وشەویستەکەم کەسی ئیماندار هەنگامەکەش کە بەرەو خوا منیۆ بەعزە جارێ فرەپە لە هەنگامەکەش منیۆ و بەعزە جارێک مانیۆنە و گنۆ جە کاروانی دماگن و بەعزە جارێ تەمەڵ بۆ جە تاعەت و عەبدایەتێکاشن جە نما سونەتەکاشە نەگنۆ جە قورئان وانایشە نەگنۆ جە شەو نما و نما و زوحایشە نەگنۆ ویترەکاش مەکەرۆ ئا ذیکرێکە سەر وێژ نییە نێشەرە کە بەیانی تاوێرەگە ئاشم ذیکرەکە کەرەوە مەکەرۆشە تەمەڵ بۆ ئینە نەوەشیەوە فرە کوشندن شریعەتە نەپەرژ ماچریۆ نەوەشی فترەی واتە چەنی ئانەی بەهێز و پەرتاو بەهێز و ملۆ کتوپڕەنە کاتێوە نەزانی مردۆ ئی مردایە ئەگەر ئینسان دەستگێرۆتن بە فەرزەکاوە و ئەگەر وەژجە گوناهەکە پارێزنۆ چاکاتەنە فرە بەهێز و مێوە جارەوەتە دلێ کاروان و خواناسی و دەست بە نەکەرەوە علەمێ و زانایە فرە و چێواشە باسکردن وەرۆ ئانەی ئینسان تووش و فترەی بی بێتاقەت بی جە عەبدایەتی چەنی جارێوەتەرە عیلاجی وەشکەرەوە گێڵەوە یۆ جە عیلاجە فرە گەورەکە کە باسشەکردن فەرماوانشە بریتیا چانەیە کە ئینسان دوعێ فرێ کەرەوە کات و فترەیشەنە فرە لاڵیەوە پاڕیەوە جەخوای يعني والله إنسان شني نوججنو لا شش بريندارا وهاوار كروج رب العالمين وشارة سرجنيا بنا بروبي آي بخوا أجد ضلي تل نوجبي روح المانيا بريندار بيشم هر هاوار كريو آي وشو اسمه فرماو إن الإيمان لا يخلق في جوف أحدكم كما يخلق الثوب بخوا إيمان هريتا شني جليوا ورده كون بونو يتر دريو إيمانك دليوا أباشي وازا ورده دريو ممنو کاڵ بۆوە ئیمان زیاد کەرۆ کەم کەرۆ بەعزە جارێ وردە کەم بۆوە دەی ئاگاتە چەنە بۆ فەسئەلوا الله تعالى أن يجدد إيمانكم فرە داوا کردە جە خوای جەلە جەلالوو کە ئیمانەکەیتە تازە کەرەوە چەنی جلەکە بەریڵ تازە کەریەوە جلی ئیمان هەڵجارێوەتە تازەی باوە دلێنە وشەویستمە فەرماوە أعجز الناس من عجز عن الدعاء کێ فرە عاجزە و تواناژنێنە و تەممەڵە ئاکەسەنە تەممەڵا جە دوعای بۆچی علەمێ فەرماوە حتا ڕاو دوعای وەرنەڵێ بۆ تۆ جە کەسەلی ڕزگارەڵ بۆنە جە تەممەڵی ڕزگارەڵ بۆنە کە ڕاو دوعا وەردە ئیتر جە تەممەڵینە مەزەیرە بەرەو نەجاتڵمە بوو وشەویستمە دما و گرنمێوە فەرماوێ اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك خوایە هاوکارم بە یارمەتیم دە دوعا کەرێ تاو ذکر تۆ کەر و تاو شکر تۆ کەر و تاو خاسترین جۆر عیبادەت پێی تۆ کەر ئینە گرد ئی فەرمایشتەیە ئیشارەتێنە پێ ئێمە کە کات و فترە و کات و تەممەڵیمانە دوعای فرێ کەرمێ هەتاوەکو خوای گەورە دەروما کەرەوە نەوجە تەممەڵی ڕزگارما بوو دووەم دانەسا عیلاجە فرە بە قووەتا کە ئینسانی موسڵمانی ڕزگار کەرەوە ئانە چەنی ئەولیاکە خوای بوو یۆجە هۆکارە فرە سەرەکیەکە خەتەرناکە پێی گەنجی ڕەفیقی خراپە پاسەش پە نەکەرەوە کە تووش و فترێش کەرەوە تووش و تەممەڵیش کەرەوە چەنی ڕزگارەڵ بۆ چەنی پیا خاسا گێڵە چەنی ئەهل و خەیری گێڵە وشەویستمە فەرماوە إن من الناس ناسا مفاتيح للخير مغاليق للشر دلێ خەڵکینە خەڵکیەوە هەن بەرێ خەیرینێ کرێڵێنە پێ بەرە خەیرە و هەروەها بەرە خراپەکەش جەنگ و خراپەکاری دلێ ئینسانیەتی نەکوشناوە وزا شەرە بەرەکان نەمازا کریاوە ڕەفاقەت و ئانیشاکەرە هەتاوەکو جە قۆناغ و فترێ نەجاتڵ بوو ئی قۆناغەکە مێسەر و ئینسانیرە سەر و گردی مارەمێ مەهما کان وەلیەوە فرە گەورە عابیدێەوە سەرەتا گردما تووش و حاڵەت و فترەی بیمێ فرە زەڕورە ڕۆحمە بە مەحەبەت و خوای پاڕ کەرمێ هەتاوەکو تووش و ئی نەوەشیە نەبیمێ و نەجاتما بۆچی نەوەشیە کوشندەیە خوای گیان داواوە نەکەرمێ ئی کەلیماتێ ماچەنە قوبوڵی کەرە سەربەرزی ئی دنیا ئەو دنیا ماکەرە هەرچی حاجە و پێویستیەوە ماهەن پێی ماچارە سەرکەری رب العالمین مسلمانی فرێدا و دوعای خێری شاوە نەکردن پێی نەوەشیەکاشە خوای داواوە نەکەرمێ سرجم إنسانيتي شفاء تايبت إنا وشيك داواشا ونكردين مجا أمة بيغمر وخوي صلى الله عليه وسلم شفاء وعاجل شابي كان يا أكرم الأكرمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد
وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقيموا إلى صلاتكم يرحمكم الله.